پێغەمبەر عليه الصلاة والسلام أفرميت أول ما يحاسب به العبد يوم القيامة الصلاة. یەکەم شتێک دووپی ئەخەیتە قیامەت محاسبەت لەسەر نوێژەکان دەکرێت. لەبیرت بێ کە کاتێ بانگ ئەدا لەبیرت بێت تەمبەڵی نەکەی نوێژەکە تەخیرکەیت و نەیکەی، نەڵێی خەوم دێ و بەیانیە. ئاگاتان لێ بێ گەنج و پیرەکان، کاتێک دەست لە ناو ئیشەکەتە دەست بەردە، چکەم ئیش تەواو نابێ نوێژەکەت ئەڕوا. کە نوێژی نیوەڕۆت گەیشتە لای عەسر هەموو عالەم هەڵسێ قەزاکردنەوەی نییە لەبەر دونیا. ئەمما خەو نەخۆشی لە هۆشخۆچوون ئەمانە عوزرە، ئەمەلیاتکردن ئەمانە عوزرە. ئەمما وەڵڵاهی ئەگەر نوێژی بەیانیت لە دەست بچێ بەبێ عوزر هەتا قیامەت نوێژکەی ئەوە پڕ ناکەیتەوە. ناڵێن ئەو نوێژانی ترکی خوایەت قبوڵ ناکە، بەغەڵەت تەفسیری نەکەن دوای، چکۆ هەنێ خەڵکەیە لە بیلمرسادە بۆ مەلا بۆ خەڵک هەر قسەیە بکە یەکسەرە ڕوا تەحویلێکی سیاسیەکە و وەزعەکەت تێگەداتە ملیەکان. نابراکانم نوێژی بەیانیت بڕوا بە ئەنقەست سوێن بەخوا هەتا قیامەت نوێژکەی ئەو نوێژە پڕ ناکەیتەوە. لە باسی ئەهلی دۆزەخە لیان ئەپرسن ما سەلەکەکم فی سەقەر، ئەڵێن چی وای لە ئێوە کرد بێنە دۆزەخ، چی وای لێتان کرد بێنە دۆزەخ؟ قالوا لم نكن من المصلين. یەکەم هەوڵامیان ئەوەی ئەڵێن نوێژمان ناکرد، وەڵاهی نوێژمان ناکرد. بۆ نەتەکرد وەڵاهی ئیتر خاو بووم و تەمەڵ بووم و پێم ناکراوە. ئەو هاو عوزرەکانی دنیا چییە یەک لە دوای یەک؟ ئەو عوزرانەی دنیا براکانم مەقبوڵ نییە لای خوا. ما سەلەکەکم فی سەقەر قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين. ئاەتەکە دوور درێژە، بۆیە من باسەکە باسی نوێژ و تەنها لەسەر نوێژ پێداگیری یەکەم. بۆیە مسڵمانان ئاگاتان لە خۆتان بێ لە ڕۆژی قیامەتە ئەو کەسانی کە خاون لە نوێژە یاخود نوێژ ناکەن بیگەێنن. ئەم قسانەی من بۆت ئەەکەم سوێن بەخوا لەبیرت بێ قیامەتێک هەیە لە ڕۆژی قیامەتە یان تۆ پرسیار لە خزمەکەت ئەەکەی ما سەلەکەکم فی سەقەر یان ئەوان پرسیار لە تۆکەن. ئاگاتان لێ بێ دوو ڕێگە هەیە، یان تۆ لە ناو دۆزەخی و دێن پێت ئەڵێن مامسەی فڵان کەس ما سەلەکەکم فی سەقەر، ئەرە کاکسەی تو بۆ های لێرە؟ لم نكن من المصلين، نوێژم ناکرد، ئەم کرد قلقلا هاتم بۆ جەماعەت بەس لە ماڵەوە گوێم لێ نەبوو. یان تۆ پرسیار لە یەکێتر ئەەکەی لە خزمەکەت، یان خزمەکەت دێ پرسیار لە تۆکە وە چاوەڕێشکەن بزان کێ پرسیار لە کێکە. داواکاری لە خوای پەروەردگار خۆمان و کەس و کارمان ئەوانەی کە ئێمە ئەیناسین و دڵمان هەستی پێەکان نەیبینین لەو شوێنە نەدامەتیەیە. لە بابی نوێژکەرانی تر خوای گەورە فەرمێ فەوەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون. ویل بۆ نوێژکەران ئەو نوێژگەرانی کە ئیهمالن لە نوێژەکانیانە. بۆیە براکانم ئەو کەسەی کە نوێژ خوێنە پێویستە ئاگای لە خۆی بێت تا چەندە خەریکی نوێژەکانێتی. کاتێک کە نوێژی عەسر ئەبێ لە ناو مەجلیسێکای مەجلیسەکە ببڕە بە ئەداتی خێر بۆ ئەو خەڵکە، بڵێ کاکە کاتی نوێژە باچی نوێژ بکەین، مەکەوە لە دوای مەجلیس و دنیا خاو خلیج مەبە لە نوێژەکانت. ئەگەر بۆ حکمی نوێژکەرێکی تەمبەڵ ئەمە حکمەکەی بێ وەیل بێ لە ژێر دۆزەخەوە خوا پەنامانداگەرێت چی حازر کرابێ بۆ نوێژ نەکەر. ئەگەر کەسێکی دووڕوو خوای گەورە فەرمێ ئین المنافقین فی الدرک الأسفل من النار، دووڕوو ئەو کەسەی لەگەڵ مسلمان مسلمانە و لەگەڵ کافر کافرە و لەگەڵ منافق منافقە خوای گەورە بفەرمێت لە ژێرەوەی ئاگرە یاخود مسلمانێکی نوێژ خوێن نوێژەکانی قلقلە لە دەست دەربچێت خوای گەورە هەڕەشەی لێ بکا بە وەیل و دۆزەخ. ئەی ئەو کەسەی نوێژ ناکا کێیە؟ پێغەمبەر عليه الصلاة والسلام پیاوێک دێتە خزمەتی پێ فەرمێ یا رسول الله، ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم عظني وأجز، نصیحەتێکم کە و پاداشتی باشی لەسەر وەرگرم. سەحابە و پیاوچاکان دایمە هەوڵیان داوە شتێکی کەم فێر بن و پاداشتی زۆری لەسەر وەرگرن. فقال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم إذا قمت في صلاتك فصلي صلاة مودع. ئەی پیاو ئەگەر هەڵسای بۆ نوێژ وها نوێژ بکە کە ئاخر نوێژتە، کە ئاخر نوێژتە. ئێستاکە ڕووی بۆ خواحافیزیکردن لە یەکێ کە دوا خواحافیزی و ماڵ ئاوایە بڕیارە نەیبینی بۆ چەند ساڵێک دەست ئەەکەیتە گریان یادگاریە خۆشەکانت بیرەخەیتەوە. براکەم کە چووی دەبان بەرماڵەکەت واز لە شتەکانی تر بێرە، واز لە سەیارە بێنە، واز لە دەوامەکەت بێنە، واز لە منسەبەکەت بێرە، بیر مەکەرەوە. تۆ لە دنیا هەر خەریک ئەوەی لەبان بەرماڵەکەشە خەریک ئەوە بی چۆن ئەبێ ناکرێ برا بەڕێزەکەم. فبۆیە برای خۆشەویستم ئەمە وەسیەتی پێغەمبەر عەلەیهی السەلاة وەسەلام بۆ ئێمەی موسڵمان کە چوویتە سەر بەرماڵ نوێژی ماڵ ئاوایی بکە.